ڕۆژاوای کوردستان دووچاری دۆخێکی هاوشێوەی ریفراندۆم دەبێتەوە. هەڵبژاردننی شارەوانیەکانی ڕۆژاوای کوردستان دۆخەکە دەهەژێنێت. بە پێی دەستەی هەڵبژاردننی ڕۆژاوای کوردستان 11 مانگا هەڵبژاردننی شارەدێ و شارەوانەکانی هەر حەوت کانتۆنەکانی ژێردەسەڵاتی ئیدارەی ڕۆژاوای کوردستان ئەنجام دەدرێت. هەڵبژاردنەکە هەڵوێستی جیاجای لایەنە نێودەوڵەتی و هەرێمایەتەکانی بەدوای خۆیدا هێناوە و یەکەم جار ئەمریکا لەسەر جاری جێگیری وتەبێژی دەرەوەی وڵاتە ڕایگەیاند. پشتیوانی هەڵبژاردن لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان ناکەن چونکە مەرجەکان بە تەواوی تێیدا بەدینات. هاوکات ڕەجەب تەییب ئەردۆغانیش سەرۆکۆماری تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڕەشێوەی کرد کە هەر هەڵبژاردنێک لەم کاتە و لەم ناوچانە ئەنجام بدرێت ئەوان ئۆپراسیۆنەکانیان دەست پێ دەکەنەوە و ڕێگا لە دروستبوونی هەنگاوەکانی دەوڵەتی تیرۆریستی دەگرێت. ئەم هەڵوێستانە وای کردووە سەرەڕای نزیک بوونەوەی کاتی هەڵبژاردن تاوەکو ئێستا ئەنجامدانی بە تەواوی یەکلایی نەبوونەتەوە. بەشێک لە چاودێرانیش هەڵوێستەکەی ئەمریکا بە هاوشێوی هەڵوێستی کاتی ریفراندۆمی باشووری کوردستان دەشپێنن کە ئەو کاتەش ئەمریکا بە فەرمی ڕەتی کردەوە پشتیوانی لە ئەنجامدانی ریفراندۆم بکەن و داوایان کرد هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پەیوەندیەکانیان ڕێک بخەنەوە. بۆیە ئەم گۆڕانکاریانە وای کردووە بەرپرسانی ئاڵای ڕۆژاوای کوردستان لە ئەنجامدانی هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا دوودڵ بن و هەوڵەکانیان دەست پێ کردووە بۆ ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی و هەڵبژاردنە بکات و بە فەرمی چاودێری بکات.